عکسلا و ڕێز و حرمەت بۆ هەموو لایەک ئەی خۆ پێغەمبەر نەتان بڕێ عەشرەت چۆن کوڕەکان باشن پیاوان کچان ژنان کوش وزان هەموو لایەکتان یەک تەحیەی عەسکەریە نازانم چییە ئەو بابەتانە ئەمەش بین بۆ ئەکاونتەکە برادرانی ئەوێش ئاگادار بن اینجا هەموو شتێک باشە بێت بۆ کاکە بۆ ئەکەی بە قوربانە بم یەک ئاوا دانیشەوەکو پیا و با لایڤەکە بکەین و تەواویت ئەمە چه حکایەتێکە ماڵێ ئاوا بێ بەخێر بێن ئازیزان بەخێر بێن سەر چاوانی ئارام ئەحمەدی بەڕێز دوژمنی پیاوی دێز هاتن هەمووتان بەخێر بێن سەر چاو دەڕۆ توێ جوان بووەسە باوکەکەی باوکم جوان بووەسە کاکە سەر چاو بەخێر بن هەموو لایەکتان سەر ڕۆح سەر دڵ وێ وێ بە ئۆکڕۆکە گەرمە یەک دوو دەقیقە وەسین تا بەڕێزان کۆبن و ئەم شەویش کۆمەڵی وردە قسەتان بووە کەم دوایش مەسەر کەیسەکەی دادگایەکەی ئەمڕۆی لاهووری شەڕجەنگی چی بکەین ئازیزان پیاوی فەقیر یا کوڕێ بێ یا کچ دەوڵەمەندیش نازانم چییە بێ کاکە حەمە ئێستا لە گوڵەخانە ئەوەی حەمەیی نەبێ نابێت لە گوڵەخانە بێت عەبەیی بۆیان نییە لە گوڵەخانە بن بەس حەمەییەکان بۆیان هەیە ئەبێ خوێنە ئۆ حەمە بێ اینجا بۆ تێ لە گوڵەخانە بژیت ئەگەر ئۆ حەمە نەبێ بۆ نییە ئەراوەڵا دنیایەکی سەیرە ئازیزان جا ئەمانە سەردەمانێک کۆمەڵە بوون و سۆسیال دیموکرات بوون و لە هەولێر و بەردەوەک بێ پارتی بیت و لە سێمانە بێکێتی بیت و لە گوڵەخانە ئەبێ کاکە حەمەیی بیت و سەیرە کورد خۆش خۆشە بۆ ناو ترشیات لە کوپەکەەوە ناچی حیفی شێخ ڕەزاڵێ با پیانێم شێرێکی شازان بۆ بڵێن بۆ کەسانێک کە جوێنێن ناڵتانەوە بێ با پیانێمە خوارەوە بە شێرێکی شێخ ڕەزا ئازیزان سەرەتا کۆمەڵی وردە قسەتان بۆ کەم پاشان ئەچمە سەر مەسەلەی دادگایی ئەمڕۆی لاهووری شەڕجەنگیش لەسەر ئەوە کۆمەڵی قسەی خۆم بەگشتی سەر مۆزوعانە باسەکەم هیوادارم کە بتوانم کۆمەڵێک حەقایق و ڕاستی بۆ هەموو لایەکتان بخەمەڕۆ ئێمە طبعاً سەردەمێکی زۆر خراپ کەوتوین ئەبێ هەمووتان ئەو ڕاستیە بزانن دنیای ئێمە دنیای کوردی بەڕاستی وێرانەیە بڕواتانە بێ لە کوردەواریە ئەڵێ بەردێ نەزان بیخاتە گۆمەوە بە سەد زانادەر نایە باوەڕتانە بێ هێز نییە بتوانێ باری لاری یان باری کەوتوی کورد لە باشوورە ڕاستکاتەوە نیشت جا شتێکم ئەم نیوەڕۆ بە خەیاڵە لە خۆمەوە ئەهاشتی بیرەکەوێتەوە وتم خوایە گیان مەریوانی وریاقانە پەلاماری فاروڕەفیقیا لەبەرەوەی کە چوو بوو بۆ هەولێر و چی و ئالم بابەتانە کەسی سەیرەکەم خۆشی چووە بۆ لای لاڤەی کۆنە ژنی پاڤڵ تاڵەبانی و تازە ژنی پاڤڵ تاڵەبانی و خۆی چووە بۆ ئەوێ لەوێ قسە باسم بۆکە ئێمە تێناگەم کاکە گیان تۆ جیاوازی ئەمە چییە بۆ تۆ ڕەوایە بەڵام بۆ ئەو ناڕەوایە سەیرە بەڕاستی خاڵێکی تیش کە زۆر بیرم لێ کردو ئەوی شەوەیە کە فاروق بەڕاستی قوربانی دەستی پارتیشی تیا بوو ئەزیزان ڕۆحی شاد بێ پارتی خۆی لێ ئەدا تا لە ڕێگەی ئەویشەوە لە سێمانی بدا من لە کاتی خۆیان ئەو شتان دەرک پێکرد بوو بەڵام خۆم قسەم ناکرد باش نییە تا لەوێشەوە لە سێمانی بدا لەم ڕۆژانە عەلی کەریمی لە کەناڵی هەشت قسەیە کرد طبعا کەناڵی هەشت کەناڵی ئێرانە سەرفەن ئیسپای پازارەنەوە کەناڵە بەڵام عەلی کەریمی باسی سەردەمی مەلام سەفایە کرد کە چۆن سلێمانی موعەینی و چێ و دیان کەس فرۆشراوە بە ساواک و بە
ئێران و ئالەم بابەتان لەسەر دەمانەیە بڕواتە بێ ئازیزان گوێ نەماوە بۆ کابرایان نەدرێ بە شتێکیش وەڵڵاهی حەچی قسەی کرد هەر هەمی ڕاست بوو یعنی سەیرە لەو کۆمەلگای ئێمە ڕاست قسەیەکەی گوێن تێنێ درۆکەی گوێن تێنێ مسلمانی گوێن تێنێ بێدینی گوێن تێنێ پاک و ڕاستگۆی گوێن دێنێ درۆزنی گوێنە ئێنێ قسەکانی هەمووی ڕاست و پاکیەکان ئیتر ئەم هەموو گوێنە بۆچی ئەدەن بۆ کابرایە کاکە لە خودت وڵای حقیقەتە برەوە مێژوو بەخوا بە کەس تازە هین ناکێتەوە ڕاستەقینێ کاکیشن بەدەیان کەستان تەسیم کردەوە بە ساواکوی ئەدام کران و چی لەباتە اینجا باتە سێبالی عەلی حەمەساڵیشکەین لیستەکەی عەلی حەمەساڵە کاتی خۆی ئەموو بابە دەنگ مەدەن بەمانە وتم ڕێبوار ئیش بۆ یەکێتیەکە ئەوە تێی هەیە پیاوی بەرهەم ساڵحە 6,000 دەنگی هێناوە کەس نازانێت چۆن هێناوێتی کەشی عەلی لەسەر داوای یەکێتی کردوویەتی بە سەرۆشی فراکسیۆنەکەیان لە بەخ تابان ئەمەش لەسەر داوای پاڤڵ تاڵەبانیە واتە پاڤڵ ڕێبواری داناوە بۆ سەرۆشی لیستەکەی عەلی و ئالەم بابەتان دەنا ئەگەر باسەکە لەسەر مەسەلەی دەنگ بووایە خۆ وتان غالب 50 دەنگی هێناوە ئەی بۆ غالب نەبووە بەڵام بۆشی ئەویان بوو ئەزانم بۆشی یان ئەزانن بۆشی لەبەرەوەی پێشێتی ئەوێ بە هەر جۆرێ بێ یان ئەمانە ڕێبوار بکەن بە وەزیر ئەگەر بوو بە وەزیر یعنی وەزیری یەکێتی ئەبێ بەڕاستی جا لە بەخانەوەی نوێ باشە کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی جەماعەتی ڕێبوار و عەلی و ئالەم بابەتانە بەناو هەڵوێست لەگەڵ پاڤڵ تاڵەبانی کۆبوونەوە ڕێکوتنیان کردووە ئەمە بە ئاشکرا یەکگرتووە ئێڵێ کۆمەڵی دادگەری ئێڵێ نەوەی نوێ ئێڵێ یەکێتی ئێڵێ دوای ئەوەی کە خەڵک بە مۆزوعەکەی زانی خەڵک کە زانی عەلی و ڕێبوار یان ڕێبوار وەکو ئەمان چووە لەگەڵیان لەگەڵ پاڤڵ دانیشتووە لە بەغا قسەیەکەیە کاتی خۆیان و ئەگەر پێیان زانیم ئەزم ئەگەر پێیان نەزانیم ئەوە دزم جا ئەمان ژوایان لاتوو چونکە خەڵک پێیزانین هاتوو وڵات داوای لێبوون داوای لێبوون دەچێکی کاکە خۆ تۆ تەبەقەیەکە نەشکانەوە تەبەقێکیش گرێ نەڕشتووە تۆ چووی لەگەڵ پاڤڵ دانیشتویت باشە جا ڕێبوار بەم شێستا دەنگە بێ بە وەزیر و ئیش بۆ یەکێتیەکە ئەبێتەوە وەکو وەزیری یەکێتی ئەگەر سەرکەوتووێ بەڕاستی بە شەرتێکیش لە دوای ڕاپەڕینەوە تا ئەم چیز کە ساتەکە من لەگەڵ ئێوە قساکەم ئەم ڕێبوارە یەک دانە دەقیقەیش معارەزە نەبووە بەڕاستی وەلەو خۆ ئەوانی کەش هەر معارەزە نینی هیچ نییە هەمی بەس پارەی پێوە پێیاکەم باشە خەڵکەکەیش خەڵکی داما و کۆمەڵی خەڵکی نەزان و گەمژە هەیشە بە 250,000 کاریان بۆکە خەڵکێکی ژیان عەلیەکەن بە چاوساخت دوای ئەیان فرۆشێ ڕێبوارەکەن بە چاوساخت دوای ئەیان فرۆشێ باشە ئێستاش هەمویان لە بەغا خەریکی بەژۆنیەکانی خۆیان هەمویان سەرقاڵی پۆست و پارن کەچی هەمان ئەو خەڵکە گەمژە وەکو ئەوەی کە ئەڵێن مێژوو دووبارە ئەبێتەوە هەمویان پاساوە هێنەوە ڕەنجا بۆ پۆستەر بۆ پارتیویەکێتی بێ قەیشەکە با بۆ ئێمەش بێ هەمان یاریە کاتی خۆشی یەکەم جار کە لەبیری مێت هەڵبژاردنی 2012 گۆڕان کە پەرلەمانتەرانی گۆڕان کە وەختێک 4 ساڵەکان تەواو بوو پارێکی مۆڵیان وەرگرت لەبیرم نەماوە 40 ملیۆن بوو 50 ملیۆن گرت من لە قاومدان دژایەتیم کردن نەوشوام سەفا چونکە خۆشی خەریکی دزی و پارەکۆکردنەوە بوو یەک قسەی نەکرد بەڵام من دژایەتیم کردن وتم ئەمە ناڕەوایە نابێ وەریگەین بەڕەتیکەنەوە هەر لەو کاتەیە گۆڕانەکان بە منیانەوت ئارام ئەحمەد تۆ بۆ پێوە ناخۆشە بۆ هەرێکێتی و پارتی وەریگرێ ئێبا ئێمە ژوەری بگرین ینی یاریەکە ڕوونە بەڕاستی باشە ئەمانە دژی گەندەڵی و دزی نین بەڕاستی تەنها ئەیانەوێ خۆیان بەشەکەی خۆیان وەربگرن ئێستا بۆ پۆستەکانی بەغا گروپەکەی عەلی واڵێن خۆ ئەگە سبێنێ دزی بکەن بە نمونە دەڵێن جابا دزی بکەین قەیچێکە ئەی بۆ 30 ساڵێکی پارتی دزیەکە یا 35 ساڵە ئەی قەیچێکە با ئێمە ژوا بکەین ڕێک هەمان یایە بەڕاستی هەر لەبەرەوەشە گۆڕانکاری لە باشووری کوردستانە محاڵە بەم عەقڵێتەوە کە ئێستا هەیە باش نییە هەر هەمووی تەنها و تەنها بۆ ئەوە ئەگە لە ڕاستیە نەک بۆ شتی تر ئەمە ڕاستینەی ئەم گرۆپ و باندانێک و شاسواری عەولواحید کە چوو بۆ مەحکەمە سەدان کەسیان برد بە چەپەڵیان بۆ ناو دادگا بەڵام ئەمڕۆ بۆ لاروشە جەنگی نەیانێشت خەڵک بە مۆبایلەکەش ئەیان گەڕان بۆی کەس نەچێ بۆ ناو دادگا بەڕاستی مەژمێژی خەڵکی کەم ڕۆشبوون بۆ ئەوێ بۆیە قسەیەکەیە دووبارە ئەڵێ ئەوەی بوو بە شت هیچە ئەوەیشی شتە هیچی نییە لەو کۆمەلگای باشوورە ئازیزان هەرچی مرۆڤی جوانە
هەرچی ئینسانی سادقی ئەو کۆمەڵگایە هەیە لەبارەی دینیەوە لەبارەی ئەدەبیەوە لەبارەی هونەریەوە لەبارەی فکر و زانست و معریفەوە هەر هەموو ئەمانە چونەتە دواوە خەرانتە حاشیەوە هەرچی گەجەر و گوجەر و هیچ و پوچ و بازرگان و سەخیف هەیە وەکو ئەمانە خۆیان کردو بەشت بۆ پارەبەرگرتن لە گروپەکەی عەلی حەمە ساڵەوە تا شاسوار و تا هەر هەمویان لە حەقیقەتە هەر هەمووی ئابۆ چۆری اینجا وردە قسە مایەتی تۆزی ئازیزان ئەمڕۆ ڤیدیۆیەکم بینی لە عێراق ئەوە کراوە 5 ملیاردێری بە دۆلار لە عێراق باس کراوە هەر پێنجی خەڵکی کوردستان خەڵکی باشوور هەر 5 ملیاردێرەکە شێخ باس کۆمەڵێ بازی تریش یەکەمە لە عێراقا دووهەمیان فاخری قەیوانە سێهەمیان ئەحمەد ئیسماعیلە لە هەولێر چوارەمیان فاروقی مەلا مستەفای لە سلێمانی پێنجەمیان سیروان بازانی سیروان مامزە 5 سەرمایەداری ملیاردێر لە عێراقا هەیە هەر پێنجیان دزەکانی باشووری کوردستان ئازیزانی ئارام ئەحمەد بە دۆلار ها ملیاردێرن بە دۆلار هەموو ئەمانەیش مڵکی خەڵکیان بردووە لەژێر سێبەری حیزب با دەوڵەمەند بوون و پاڕیان پێیا کردووە من ڕێزمەیە کاک فاروق هەرە باشەکەیانە باسی ئەوەی کێشەکەم پەنەمە کاک فاروق هەرە باشەکەیانە یعنی هەرە شەریفەکەیان کاک فاروق جا ئەڵێن چی خەڵک ئای کاک فاروق خزمەتی سلێمانی کردووە نەخۆشخانەیەکی دروست کردووە ئەو بابە نەخۆشخانەی دروست کردووە خۆ فەقیر ناتوانێت بچێ بەلایە تۆ ئەبێ گیرفانی ئەمەنەی دەوڵەتە بێ ئینجا بچی بۆ خەسەخانەکەی کاک فاروق کابرا خەسەخانەی بۆ خۆی داناوە بزنسەکە پارە پێیاکە منەتی چی بەسەر سلێمانیا بکە بڵێ وەڵام من بۆ ئێوە ئەم شارم کردوێتەوە ئێستا لە داناخەکەی منە کابرایە بێ خەسەخانە بکاتەوە نازانم کۆمپانیا بکاتەوە پارە بۆ خۆی پێیاکە دوکتۆری داناوە و دەرمانی داناوە ئەوەی داناوە ئەوەی داناوە ئێکاکە بۆ پارە بۆ خۆی پێیاکە خۆ مەچ ئەمە خۆ منەتی نییە لە حەقیقەتە کابرای نەخۆشە ئەچێ بۆ خەسەخانەکەی کاک فاروق پارە ئەدا خۆ بۆ فەقیر و هەژار نابێ ئەبێ خەڵک هەمووی دەوڵەمەندەکان بڕۆن بەلای کاک فاروقی مەلا مستەفا بۆ خەسەخانەکەی ئەیتە ئەمە چی پیاوەتێکی تایە کاک فاروق کردبێتی بۆ ئەلەم بابەتانە کاکەش ئەمە ڕاستەکەیت وێ اینجا کاک فاروق ئەندەرپاسێکی کردووە لە برای محمد هەمووی باسیەکە کاک فاروق ئەندەرپاسی کردووە ئەلەم بابەتانە نازانێ لە بری ئەوە 6,000 مەتر ئەرزەی شارەوانی لە حوشەی نەخۆشخانەکەی فاروقا وەرگتووە ئینەکەی خۆیان لە جیاتی ئەوە یعنی دەبەرابەر قازانجێتی لە بەرامبەر ئەندەرپاسەکەی بەڕاستی وەریگرتووە کەچی خەڵک دانیشە لە کاک فاروق ئەوەی کردووە بەخۆ گۆڕینەوەیە بابە تۆ 6,000 مەتر وەربگری لە ناو حوشەی خەسەخانەکە هی شارەوانی ببێ بەهی تۆ لە بەرامبەر ئەندەرپاسێکە وەڵا کاکە دەبەرابەر قازانجت ئەمە کۆمەڵگای ئێمە دینار بە دیناری ئەمانە هی ئەو میلەتەیە یان فاخری قەیوان ئازیزانی ئارام ئەحمەد والله ئەو کۆمپانیای ئەو فاخری قەیوانە مەلەفم لەلایە تاوان لەسەری ئیشەکەم بڕواتە بێ ڕسمی ژنەکانیشم لەلایە کانگەی فەسادی بێ ئەخلاقی بەو تەمەنەوە ئەو فاخیرە لەگەڵ براکانیە بەس خەریکی ژن ئازیزانی ئارام ئەحمەد باش نییە ئەڵێ دەوڵەمەند کە دەوڵەمەند بوو یا پیاکوژە یان ژنەی هێنێ ئەوان بەس خەریکی ژن ناشیە نەر ئەیهێن بەڕاستی ساڵی 1990 97 عفو ڕێک بە دقیقی 97 فاخیر بزنی ئەلەوەڕان بزن خۆزان بزن چی ڕەشەکە چۆرقاجی ئەو فاخیرە بزنی ئەلەوەڕان لفکەیان ئەفرۆش خۆی براکانی باش نییە بە نەخوێنیان ئەفرۆش لە مەزایخانەکە پانکەی چی بوو نازانم ناوەکەی ئەوانیان ئەفرۆش چۆن بوو بە ملیاردێر بە دۆلار باشە هەر هەمووی تاوانی ئازیزانی ئارام ئەمانە هەمووی هێلکەی بۆ گەنی پارتی وێشێتین لە باشووری کوردستانە نەک ئەوەی دابش بازیانی پێیان کرد بێ عەرزەی بەلاشە بۆ وەریان گرتووە گرد و ئەم لاوەلیان وەرگرتووە شەریکە دەست بوون لەگەڵ بنەماڵی تاڵەبانی بنەماڵی بازانیە بە ئارەزی خوان بوون بە ملیاردێر و ئەوتەکەی سایبینی یان سامانی خاص لە شەمشەماڵەوانە یا مەلا یاسینی گۆرەوی فرۆش هەموو ئەمانە ئێستا بوون بە چەتە بەڕاستی بە ملیارد ئەڵێن یەک شێخ باس ئەحمەد ئیسماعیل گروپی کار و شێمانە هینی نێچیر و مەسئولن ئازیزانی ئارام ئەحمەد باش نییە بەڵام ئەمانە لە هەولێرە ئێستا پێیان ئەڵێن ملیاردێر بە دۆلار کە زۆربەی سامانەکەیان ڕەنگە زیاتریش بێ ها ئەو سامانەی کە باس کراوە هەمووی هینی مەسئول بازانی و هینی نیشتێوان بازانیە بۆی خوان دەردەخێن هەر هەمووی پارەی ئەم سەرمایەدارانە هەر هەمووی پارەی دزی و تاڵانی ئەو میلەتەیە کە بردووانە بە نەوت و بە غاز و بە گاز و بە دار و بەردەوە بردووانە بۆ خۆیان بەڕاستی ئازیزانی ئارام ئەحمەد ئەمن ملیاردێرەکانی باشووری کوردستان
کە هەمووی دزی و جەردەییە هەر هەمووی چەتەییە بەڕاستی لە ڕووی شانە بەڕێگا ئەڕۆن هەزاران دوور لە ڕووی ئێوە ئینسانی ناشەریفیش هەیە لە باشە دیفاعیان لێکە بە تۆجێ پارە بەڕاستی پشیوانیان لێکە تۆ چی بۆ میلەت ئاڵێت چیان پێڵێ بەڕاستی لە سەردەمی کە ئەمریکا لە ئێرانیە هەموو بازی خاسەکەم کە چۆن ئەیان دزی ئیداری گشتی شارەحمەی نۆکان و نازانم سامان و ئەلەم بابەتانە لەو سێمانە کە قسەی ناکرد کەس قسە ناکات هەکەن نییە قچێک بابی دزی سەوای لێ هاتۆ بەڕاستی هەر لە خۆ ئێمە قساکە ئەینا خەڵک هەموو شتێکی قبوڵە حەقی نییە کابرا بە نمونە ملیۆن دلار بدزێ 200,000 دینار با بە زەلامێ ئەو زەلامە لە سوشال میدیا 2000 بە ئارام ئەحمەدە ئەڵێ بۆ باسێکەوەی 200,000 یاوەتێ ئەو دەرەجێ سوک و چروکە ئازیزانی ئارام ئەحمەد باشە ئافێتی بە کاگەرانی بەڕێز بەداخەوە ئەمە ئەو کۆمەڵگای ئێمەیە باشە ئەمە دەوڵەمەندەکانە کە هەمی بەدزی بوون ئەمە شاسوارە ساختەچی بوو کە بیتە لەگە سروە گونڕووی خوشکە ئەمەش نازانم عەلی حەمەساڵە و کاغالب و نازانم ڕێبوارە ئەمە باشووری کوردستانەکە ئێمەی عەزیزانی ئارام ئەحمەد ئەبێت تۆ دڵی بە چی خۆش بێ زەحمەت نەبێ بەکوێی بەکوێی بەڕاستی ئەوەتە ئەڵێ کە ئەڵێ ئەحمەد پیاوێکی خێرکەر و باشە کورە عەیبە ئینسان چاوەڕوانی سوڵکە کاک نازانم ئەحمەد ئیسماعیل بە دزی پارەی پێیا کردە بە چەتەیی پارەی تۆی دزیوێتی بەڵام 100 دۆلار داتێ وەڵای پیاوی باشە خێرەکە خێری چیەکە خێری چی ئەم هەموو دز و جەردەیە خێری چی کاکە ئەمە چ خێرێکە تۆ بڕۆی دزی و جەردەیەکەیت و نەوت فرۆشی غاز فرۆشی گاز فرۆشی ئەو میلەتە ژێرخانەکەی بدزی لە دواییە خەڵکی شەتە سوڵ بۆی کە زۆڵ ها کاتی خۆی هین وتی ئەو کابرایی پارتی وتی سەرۆقادر وتی میلەتی کو تەبیعەتی سەگی هەیە نانی بێتێ لێو ناوەڕێ بەخوا قسەکانی ڕاست بوو ئێمە گوێمان پێداوکاتە بە سەرۆقادر باش نییە لەگە ڕێزما بۆ کۆمەڵی خەڵکی شەریف و خەڵکی باش بەڵام بەشێکی زۆر هەیە لە باشوورە ئەو تەبیعەتیان هەیە کاکە باش نییە بڕوا بۆ خەسەخانەی فلانە شوێن پای دەرمانکردنی سنێ هەر لە خۆی بە دەروێشی باش نییە 100,000 باتێ بەخوا خێرکە تۆ دزیوێتی کاکە خۆ خێر لە خۆ ناکرێ کاکەژێ دزیوێتی بەکرێکایی نەیکردو چه خێرکە تا خێرەکەی قوبوڵ بێت ئەو پارانە بۆیە ئەیەن بەو خەڵکانە لەبەرەوەی کە ئاوا دیفاعیان لێ بکەن نەک بۆ خێر بەڕاستی بۆ ئەوەی کە دزیەکانیان داپۆشن بەم پارانە بە خەڵک وەکو هینی ئەوەی گۆرەی فرۆش ئێستا باسی ئەو مەلا یاسینی گۆرەی فرۆش ماڵتان ناوە بێ ژنێک گوتی شوێ مەلا یاسین ڕسمێکی فیلمێکی ڕووتی بۆ نردووم هینی ئەم فیلمە ڕوتەکان باڵێن وتم ئەوە چییە وەڵا هەر بوو ڕۆمانسیەت بۆ مناردی وتی بە ڕۆمانسیەتیی تۆ فیلمێکی ڕووتی بۆ من نردووە پیا و خەریکی ژن لە هالێرە هالەوێ بوو بە نازانمشی ئەمە کەی ڕۆمانسیەتەکە تۆ بۆ من نردووە کاکە هین ناوی چییە کاک مەلا یاسین ئەو زۆڵە هەموویان ماڵەوە بەو تەمەن و پیریەوە بەس خەریکی ئەم بێئەخلاقیان خۆشەویستان وەڵی 50 ڕسم بۆ هاتووە ڕسمی ئافەتینی ئەو قەیوانە ئازیزان هەر هەمووی لەبەر چی بەخوا لەبەر کۆمەڵی مەواسی کۆمەڵایەتی ڕسمەکان بڵاو ناکەمەوە باش نییە ئەمە ئەخلاق و ئەتواری ئەمانەیە کاکیش باش ئەوە وردە قسە باش مەسەر مەسەی دادگایەکەی ئەمڕۆی لاهوری شێرجەنگی ئازیزان طبعا خۆشەویستان من هەر بڕوان بە دادگا نییە باش نییە ئەم قسەی منیش کۆنە لە چاو قسەکەی پاڤڵ تاڵەبانی پاڤڵ خۆی ئەڵێ هەر من بوومە ئەو ڤیدیۆم بۆ لای دادوەرەکە ئەموو ئەها سەرۆکی حیزبەکە چیاڵێ ئەوەی ئەها ئەوەی کە شکاتی کرد لاهوری شەرجەنگی چیاڵێ ئەوەی شکاتی لاهوری شەرجەنگی کردو خۆی ئەڵێ لە سێمانی دادگا نییە تەلەفۆنێکی بۆ دادوەکەی بەسەر چاو هەر ئەمە من بوومە ڕێک ئەوم لێدا ئەمە سەرۆک ئەو کەسەیە کە شکاتی کردووە تۆ کە پاڤڵ تاڵەبانی کە تۆ پێت وایە لە سێمانی لاهوریدا دادگا نییە دادوەرەکان بە فیتی ئێوە ئەڕۆن بە ڕێگایە و بڕیار ئەدەن تۆ لە کوێ شکاتی کردووە زەحمەت نەبێ لای کێ شکاتی کردووە کاکەجێ ها شکاتی چی داد ئەبێتە لای داد نەک لای دادوەرێ کە حیزب بڕیاری پێ بدا بەڕاستی لەبەرەوە ئەم دادگایی لە کوردستانە هەیە دادگا نییە بە هیچ جۆرێک سەری شێروانیکەن ئازیزانی ئارام ئەحمەد کەسەکە شێروانیکەن هەر لە خۆگوێتی 2 ساڵ حکومیەدا لە دوای 2 ساڵی حکومەدا بۆ حکومە داوە وەڵا لە زیندانە هەڕەشەی لە کابرایەکی پۆلیس کردووە لە کابرایەکی نازانم پاراستن کردووە ئەی لۆ قسە قۆڕە
هەر لەخۆیەوە هەروە بەنێرەکەری باش نییە ئەم دادوەرە ئەگەر بێشەرەف نەبێ یعنی چی کاکە کۆمەڵگایەکە دادوەرەکەی پزیشکەکەی سەخیو بوو یعنی هەموو شتێک کۆتایی هاتووە خۆشەویستانی ئەو وڵاتە باش نییە دکتۆر و پزیشکی ئێمە لەگەڵ ڕێزمە بۆ باشەکان زۆربەی زۆری بازرگان و قاچاقچی و سەخیفن لە حقیقەتە باش نییە زۆربەی هەرە زۆری ئەمانەی تیش کە دادوەرن هەر بە هەمان شکڵ ئازیزان هەر بە هەمان شکڵ حیزب ئەویان پێکات نمونەمان زۆرە کە چی ئەکەن لە باشووری کوردستانە باش نییە شۆفێرەکەی بلادن گیرە هەر خێرا مەحامیان بۆ گرت حکم درا ئازادیش بوو ئازادی ئارام محەممەد بەڵام هاش مانگە لاهوری شەرجەنگی و 12 کەس حیزن هەتاوەکو ئێستا محکەمە نەکراون هەر بەنێرەکەری پاوڵ تاڵەبانی قوبا تاڵەبانی حیزیان کردوون شتێک نییە بە ناوی دادگا و دادوەر و ئالم بابەتانە بە پێی یاسا ئەبێ هەر کەسێ ئەژیرێ بێتاوان بێ یا تاوانبار لە ماوەی 24 کاتژمێرە ئەبێ بچێتە بەردەم دادوەر باشە بەڵام ئەمان ئاوای لێک باشە ئەمان بە ئارەزی خۆیان ئاواکەن کەواتە من بەلامەوە سەیرە کە ئەمڕۆ ڕۆیشتون وڵا ئەمڕۆ دادگا بوو دادوەر بوو واکرا من سپاسی ڕزمێ بۆ کەسانە کە ڕۆشتون سپاس شیانەکەمانێک کە چوون بۆ ئەمڕۆ بەشداریان کردو لەگەنەیە باش نییە ئەکو کۆمەڵێک برادەر ڕۆشتون بۆوێ دەستیان خۆش بێ نازانم بەڕاستی ئەمانە چ حکمێکە ئەمان لە خۆتان ئەیدن لەسەر چی ئەسڵەن ئەوانە گیرەوەن بە ئێمە تێبگەین کاکە هەتا ئێستا دیار نییە کە ئەم لاهور و ئەم جەماعەتانە بۆچی چوونە سەریان بۆچی وایان لێکردن ها ئێوە 5 کەستان لە جەماعەتی لاوشەرجەنگی ترۆر کردووە کاکە ترۆرتان کردووە لە هەر 5 کەیسەکەی شکات کراوە لە پاوڵ تاڵەبانی و ئالم بابەتانە ئەوە چەند ساڵ بەسەرا چووە ئەم دادوەرت بۆچی ئەمانی بانگ نەکردووە برە زەحمەت نەبێ کێ مرادکانی کوردەی کوشت باشە کێ کوڕەکەی عەلی شاماری وەرجێڕا لە ئەزمڕۆ کوشتی کێ نازانم فڵانە فیسارەکان ئەوەی کە لە هەولێر تەقینەوەکە کرا کێ زەحمەت نەبێ ئەمانی کوشت ئایلۆ بۆچی ئەمانە بانگ نەکرد بەردەم دادگا قسەی قۆڕە کاکیجان ئایلۆ تۆ پیاوی یەکێتی بە دەستێمانیە پیاو کوژە کێ توانێت تۆ بابە دادگا لە هەولێر کێ کوژی بکوژە پیاوی پارتی و پاراستن بە کێ توانێت تۆ بابە دادگا قسەی قۆڕە کاکیجان ئەم قسانە هەمووی پوچە ئایلۆ تۆ خۆت 10 ساڵە 5-6 کەسی ترۆکرێ لە سێمانیە هەتا ئێستا دادگا کەس نەیتوانێت یەک قسەی تیا بکات دادگا لای نەکرێتەوە بەلای ئەم هەموو کەیسانەیە کە تۆ کشتوتن کە تۆ ترۆرت کردوون بەڕاستی بە ئاشکراش کردوتە نەوەکو بڵێ بە نهێنی و ئالم بابەتانە این کەشف یاریەکە اینجا تۆ هەستا باشە ئەگەر لاهوری شێرجەنگی هەوڵی ترۆری تۆی دابوو و بەڵگە هەبوو لە دەسی بۆشی مانگێ بەلەوە 20 ڕۆژ بەلەوە نەڕۆشتی لە بەخاش کاتکەی لە سلێمانی بیکەی لە هەولێر بیکەی بەڵگەکانی بەری کاک پاڤڵ بڵێ کاکە ئەوە تا لاوری شێرجەنگی ئەوێ ترۆر بکات بۆشی ئەمە نەکرد تۆش کاتی نەکردو خۆ لاوری شێرجەنگی ئێوارەیەک هەساوی هێزی بردووە بە سەرخۆشی پەلاماری ئەم لالەزارت داوە ئێران تەداخلی تیا کردووە جەماعەتی حەشی شەعبی شەهیدیان تایە هۆکیشیان تیا کوژرامێتەکان بردەوە ڤیدۆکەم بڵاو کردەوە هەموو ئەمانەی هێنەتە سەری لە لالەزارە ئەو شارە پڕ کردووە لە خوێن و لە باروت و لەمانە خۆت پەلامارت داون چوویدە سەر ئەوان بەبێ ئەوەی کە دادگا ئاگەی لێ بێ جا ئەگەر کابرا ئەویست تۆ بکوژێت و کودەتا بکە بۆ پێشتر تۆ نەچوویش کاتگەی زەحمەت نەبێ تۆ تاوانبارەکەی تۆش ئێستا بووی بە شکات بەسەر لاهوری شێرجەنگی ئەو لە بابەتانەوە وەڵای ئەمە لە دنیای بەڕاستی نمونەی نییە بەڕاست تۆ بڕۆی هەسیت لە خوت و خۆڕایی بەبێ هیچ شتێ لەبەرەوەی کە ڕقی لە لاهوری ئامۆزای خۆتە هێزێک بەری دەیان هەزار سەرباز بەری شەو هەتا بەیانی تەقەیان لێ بکەی خەڵک بکوژی ئەو هەموو ڕوود بکەیتەوە بێحورمەتیان پێکەی هەشمانە زیندانی دوای وەڵام مشکاتم لێ کردوون بۆی کە دادگایەکە لەبەرەوەی کە ویسێتی ئێمە ترۆرکەین کورەوە بێ جڕ بۆ دادگا دادوەری لێ بدرێ کاکە ئەم گاڵتە جاڕیە چی عیب و شوورەیە کاکە پاوەڵجیان کاکە خۆ خەڵک کەر نییە برای من ئەمە تاریخە و ئەمە مێژووە و خۆ خوایە هەیە و خۆ کاکە دین هەیە و خۆ هەم ئەخلاقیات هەیە کاکە هەموو شتێک لە بەچاوی هەموو عالەمەیە ئەم دۆ دەرەسەیە چیە کاکەجیان باشە شکاتی چی و تەڕەماش تەڵساتی چی کاکە ئەمڕۆ ڕۆشتون قەناسەکان پیشان ناوەتەوە ئاهینە لارەکەکەی باتە سەر ئاساس باشە باشە تۆ کومبارە بێتە سەرەوە کومبارەکە ئاواشکاوە تۆ قەناس چیەکە لەوێ کاکەجیان ئەمڕۆ پێکەنیوە خەڵکەکە لە ناو ئەوەیە اینجا کاکە پاکە پاوڵ تۆ لە کولەتاکەی هەشی تەمووز زاوتێ من ژەهر خواردوو کراوم شکاتم لە لاهور کردووە لە براکانی ژەهر خواردویان کردووم ئەی تۆ نەبووی زەحمەت نەبێ
لاهور ئەوان چوونە بەردەم دادگا لە دادگای سلێمانی تۆ بۆ نەهاتی بڵێ کاک ئەمە بەڵگەکانم من دەرمان خوار کراوم 4 ساڵ بەر لە ئێستا لە سەدەمی کودەتاکە یا زەحمە نەبێ بۆ نەهاتی تۆ کارە بکەی کەواتە ڕاست ناکەی هەتا هەمووی درۆیە ئەمە کاکیان ئەسڵ مەسەلەکە ئەوەیە شەڕەکە شەڕی ملیاردە نەتەویست لاهور شەریکی بێ لە بە پاڵپشی نێشتەوان بازێ بنەماڵەی بازانی کودەتەتان لێ کرد خستانە ئەولاوە بۆ ئەوەی سامانی یەکێتی ئەو ناوچەمی بۆ خۆ بێ ئەمە شەڕەکەیە کاکە شەڕەکە شەڕی ملیاردە نە شەڕی یەکێتیە نە شەڕی ئەخلاقە نە شەڕی ترۆر و کشت و بڕە شەڕی هیچ شتێکی نییە بەڵێ شەڕەکە شەڕی پارەیە کات باڵ تەواو ئەدەوێ یەکێتی بۆ خۆ بێ ئیدارەی گشتی بۆ خۆ بێ هەرچی قاسەشی مەسلەکان هەیە بۆ خۆ بێ هەموو شتەکان ئەدوێ بۆ خۆ بێ نەدەوی شەریکی بێ وتە شەریکم بۆ چێ لاهوری ئامۆزام با شەریکم نەوێت تەنها بۆ خۆم بێ شەڕەکە شەڕی پارەیە ئەگنا تۆ لە لاهور باشتر نیت لاهور تۆ باشتر نییە بەخوا دەسەڵاتی ئێشمان بینێ پێشتر کە خۆم دەیان لای مەسەن لاهور لە کاتی خۆی کە خراپ دەسەڵاتی کرد لەگەڵ ناوچێتی ئەویش بە هەماشکەڵ باش نییە خۆ نەبێ ڕەخنەمان لێ نەبوو بێ من خۆم چەندین لای بوو مەسەن لاهور شەرجەنگی هەیە کە کاتی هاتووی چیتی لەگەڵ ئێوە بۆ ڕاستی سەردەمانە ڕەخنەی چدیم لێ بووە دەدانجا پەلامارم داوی ئەو لاهوری شەرجەنگیە باش نییە لە سەردەمی خۆیان کاکە خۆ نەبێ مێژومان بیچوو بێتەوە بەڵام ئەمە واقعە کەواتە ئەم مەسەلەیدا ئێستا بنمونە ئەمڕۆ بۆ نەچون بۆ دادگا زەحمە دەبێت کاک پاڤڵ و کاک قوبات بۆ نەچون بەشداری بکەن لە تۆش کاتێک بۆ نەچویت دڵنیا بن ئەوی کەش ناچێت ئەوی کەش ناچێت ئەوی کەش ناچێت باش نییە مەحامی ئەنێ بن بۆچی بۆی هەر ئاوا دوێخە بۆی هەر لە زیندانە بن کاکیش ئاسی مەسەلەکە ئەمەیە کاکەم مەسەلەکە ئازیزانی ئارامەحەد مەسەلەکە بە هیچ جۆرە یاسایی نییە بە هیچ جۆرێ بەڕاستی تا حەزەکە حکمیان بدەن نازانم بەیانی ئازادکردن هەرچێ بێ ئەم مۆزوعە بە هیچ جۆرێ ڕەبتی بە مەسەلەی یاسا و دادگا و دادوەرەوە نییە مۆزوعێکی مەسەلەیەکی سیاسیە و تەواو تعداکە پاڤڵ تاڵەبانی کردوێتی باش نییە ئەو تاوانبارە ئەسڵیەکەیە ئەم هێزی بردووە پەلاماریاون حوت و هەشتی ئێوارە کە هێزی کۆ کردوتۆ لە نیوەڕۆوە چواردەوری شاری گرتووە بۆی کەس دەر نەچێ اینجا سەعاتی هەشت و نیوی شەو کەیتر هەموو شتێک کۆتایی پیاتۆ نامەیەکیان ناردووە بۆ لاهور شەرجەنگی ئەوە حاکمێکی خوێڕی واژۆی کردووە تۆ مەحکومی تو ئەبێ بۆ ئینێ تۆ تازە هەموو شارەکە تەنیوە بە هێز بە چەک پەلامارت داوە اینجا نامەی بۆ ئەنێری کاک لەشوی دنیام کە ئەم کەڵەگایە باوی هەیە کاک با قورآن ئەو قسانە کە یەکەم عێراقی بەسەر لاهورەوە نییە کاک عێراقی بەسەر بابە بۆ هەمومان هەر بە هەمان شکڵە بەڕاستی یعنی لە دهۆک و لە هەولێر و بادینانە وجودی هەموو ئینسان لە خەتەرایە ئەگە دژی پارتی بنەماڵی بارزانی بێ لە دەڤەری سێمانی دژی پاڤڵ و قوبات تاڵەبانی بووە هەموو وجودی لە خەتەرایە کاک ئەمە کارەساتە بەڕاستی خۆشەویستان ئەمە ڕاستی کارەساتە لەبەرەوە ئەم مۆزوعانە من بڕوان پێی نییە دادگا دادوەر هیچ ئەرزش و قیمەتێکی نییە ئەمە قسەی ئێمەش نییە قسەی سەرۆکی حیزبەکەی یەکێتی نیشتیمانیە لە دەڤەری سلێمانی خۆی ئەڵێ دادگا هیچ نییە ئەمە بانێکە و دوو هەوایە دادگا هیچ نییە خۆشیجە شکاتەکات خۆی پەلاماری خەڵکی ئەو ئەزیانی ئارام محمەد تۆ بزان لەو شارە چی کرد ئەو شەوە پاڤڵ تاڵەبانی لەبەرەوە من بە هیچ جۆرێ بڕوان بۆ شانە نییە حکم بدرێن ئازاد کرێن چی بێ چی نەبێ تا 10 ساڵی کە بمێنەوە ئەمە ناڕەوایە ئەمە مێژوو بە خەتێکی گەورە و ڕەش لە لاپەڕەکانی خۆیان نووسیوێتی و ئەمە غەدرێکە کە پاڤڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی کردویانە لە لاهوری شێرجەنگی و براکانی و تەعدایەک بووە لە ڕاستیە و شەڕی ملیار دۆلار بووە نەشەڕی سیاسیە با بڵێن لەسەر مەسەلەی بیرۆڕای جیاواز بێ نا فڵانە فیسارە هیچ نییە مەسەلەی پارە نەبێت لەبەرەوە کەس دڵی خۆی بەوە خۆش نەکا بڵێن وەڵام ئەو شوێ بەردەم دادگا و دادوەر و ئەنە بەم قسە قۆرانە شێکاکیش شتیوانی ئەجەنی ئارام محمەد بەڕاستی شتیوان نییە دەیان نمونەمان لە بەردەسایە لەسەر مەسەلەی نەبوونی دادگا و یاسا لە هەولێر و بادینانە پارتی چی بێ ئەوە ئەو مەسوول بازانیە بەیانی ئێستا ئەگەر بێ مەسوول بازانی یەک تەلەفۆنەکە بۆ بەڕێوەبەری سجن بۆ کێ قەسابە ئەڵێ بەیانی شێوانی ئازاد کە یەکسەر شێوانی بۆ دەرەوە ئەڕاتە بۆ ماڵەوە هەر بە یەک تەلەفۆن باش نییە ئەوە مەسوول بازانیە شێوانی ئازاد ناکات هەدای ناوە بەڕاستی ئەینا بە یەک تەلەفۆن ئەتوانێت ئازادی کا شێوانی بەس نایکە پاڤڵ تاڵەبانی بەیانی بێ ئەڵێ لاهوری شەرجەنگی ئازادکەن یەکسەر ئازاد و بڕۆ بۆ ماڵەوە وەکو شاسوار ئازیزیانە بڕۆ بۆ ماڵەوە تاو ئەمە واقعە کاک پاشان تۆ وەرە سێری ئەو مەهەجەلەیەکە
زیاتر لە 100 نازام چەند کەس ژیراوە باشە ئەمانە گوایە ترۆریان کردووە ئەویان کردووە هەر هەمووی ئازاد کراوە ئازیزان بەبێ مەحکەمەیان بینی بێت چۆن ئەمانە ترۆریست و چەکدار بوون لە لالەزارە لە زیندان دانراون تۆ ئازادیانەکەی بەبێ مەحکەمە وڵی بەقورئان سەمەرەی ئازیزانی ئارام ئەحمەد معقول نییە تۆ من بەیان لە سێمانی بژینە بەڵا ئارام ئەحمەد لەسەر مەسەلەی ترۆری ژیرەوە ئەرم بابەتانە دوای مانگە 2 مانگ ئازادم کەن بڵێم چۆرە بۆ ماڵەوە کاکە چۆن شتی وابێ تۆ دەیان کەس زیاتر لە 100 کەس نازام چەنە بۆ لە لەزارە گیراوە 10-15 کەسی ماوە هەمووی ئازاد کراوە تۆ بە هەموو ئەمانەوە تۆ ئەمانە تاوانبارن و ئەمانە شەڕیان کردو ئەمانە پیاوکوژن و ئەمانە ترۆریان کردو ئەوە و ئەمانە لەگەڵ لاویشە جەنگیا بوون ئەی زەحمە نەبێت چۆن تۆ هەمیانە ئازاد کرد بەبێ دادگا ببینن هەروە بنێرەکەری نازانم ئێوە پێم بڵێن لە کوێی دنیاشتی وا هەیە بەس ئێوە پێم بڵێن زەحمە نەبێ لە کوێی دنیاشتی وا هەیە لە کوێی دنیا هەیە تۆ زیاتر لە 100 کەس بگری بڵێ ئەمانە هەوڵی ترۆری سەرۆکی یەکێتیان ناوە بنمونە بەڵام لە دواییە وردە 15-20 ئازادیان کە بچتە بۆ ماڵەوە کەواتە ئەوەی لاویش هەتروێ ئەو دادوەرەیش کە لاهور دادگاییەکە بنمونە ڕاستیەکان باشە زانێت بەڕاستی ئەو برادەری فەنتەڵۆزە ڕێک فەنتەڵۆزە بەڕاستی دادوەرەکەش خۆی ئەزانێ نازانم دادوە چ تاقەتێکی هەیە کاک نازانم هەر لە خۆ هەساون سەگ بابێک ژیراوە کاتی خۆی نازانم ناوی چیە لە ئەنفالەکانە هێناوێنە لە بەغا محکەمەی چی بابە هەموو کورد ئەم سەگ بابە ئەناسێت چی کردووە بەرامبەر بە خەرجی ئەنفال کراوە بابە بیکەن بە 6 پارچەوە فڕێن و تەواو محکەمەی چیەکەن ئێوە شایەتەکان بێن و حەجاج شایەتەکان بێن و نازانم حەجاج و ئەلەم بابەتانە بابە ئەوە هەموو ناژی گوت ئەوە ئەناسێت چ وەحشیەک بوو ئەوە کاکە ئەوە عروبە بابە ئەوە هەزاران ژنی اختصاب کردووە ئەو حەجاجە باش نییە ئەوە عەرەبی بەربەری بە قوربانتان بم باشە ئەمە چیە تۆ دانیشە لە بەخایە وەڵا کاکە بچن شایەتەکان بێن و شایەتی چی کاکەشین شایەتی چی ئایلۆ بیبەن لە شوێنێکە ئەوە حەق نێت بشی کوژی بەڕاستی هەتا وەکو کەلاکی تۆپی وەکو سەگ بیبەسیتەوە هەتا ئەتۆپێ بەڕاست باشە ئەوە چ بەشێک نەوەلا گەرمام نییە خاڵە جەوەکی خۆشە من لە هۆڵندان بە قوربانە بم جەوەکی ئەمنە محتەرەمانەیە نازانم دەدە جێشتێکی وایە هەرەوەڵا ئەی چۆن بۆیە ئازیزان من باوەڕم بەوانە نییە بەڕاستی پاڤڵ تاڵەبانی عەزیزەکەی من با من ڕاست ڕۆین پێ بڵێم تۆ تاوانت کردووە تۆ کوڕی خەڵکی کوشتووە تۆ تعداد کردووە باش نییە خەتاکە هەمووی خەتای تۆیە نە مەسەلەی یاسا لە ئارا هەیە نە دادگا نە هیچ باش نییە شەڕەکەی تۆ لەگەڵ لاهورە شەڕە لەسەر مەسەلەی یەکێتی لەسەر مەسەلەی پارە یەکێتی یان پارەی دزی یەکێتی لەسەر ملیار دۆلار بۆ ئەوەی کە شەریک نەبێ هەر بۆ خۆ بێ ئەوەی کە یەکێتی بوو هەمووی ڕاونە هەمووی سەگی پێوەنان ئەوەشی دانیشتووە ئێسا کۆمەڵێک پێڵاون خۆت لە پێیانەکەی یەکێتی ئێسا سەرکردایەتی نییە کۆمەڵێک جزمە ئەندامی سەرکردایەتی ئەم جزمانە هیچیان ساحەبی ژن و کچ و داشتێکی خۆیان نی باش نییە و مانگی دووسێتە ئەنەوەکو سەق ئەی خۆن چرکیان لێوە نایە هیچ دین ئەمانە بەڕاستی بۆچیش لەبەرەوەی کەس بۆی نییە دزیکە خۆت نەبێ کەس بۆت نییە گەندەڵیکە خۆت نەبێ کەس بۆت بۆی نییە پارەبەری ئەوە نەبێت کە ئەیخوا تەنها خۆت نەبێ ئەمە ئەسیلیایەکەیە شەڕی تۆ لە باشووری کوردستانە نە شۆڕژگێڕیە نە یەکێتی بوونە نە تاریخی یەکێتیە نە تاریخی مام جەلالە حتا نە هینی ئیبراهیم ئەحمەوە باش نییە بەخوا قەسەم هینی هیچیان نییە ئەو مێژووی تۆ مێژوویەکە بۆ کۆکردنەوەی پارە یەکێتی و مێژووی یەکێتی مانگایەکە تۆ دایە دۆشی بۆ پارە بەیاکردن باش نییە لاهور و نازانم بەرهەم ساڵح و فڵان و فیسارەکان و سەدانی تر و مەلا بەختیارەکان ئەوانە با بڕۆن بۆ دەبەرەوەی کە نەوەکانێکێتیا پارۆشت بەرن تۆ مەلا بەختیار خەزوورێ بوو کاکە لە ساڵی هەفتاکانەوە لە ناو کۆمەڵۆیەکێتیا زەحمەتی کێشاوە کاکەجە باش نییە تۆ هەستای کۆمەڵی بینای پێوە بوو ینی بۆ پەیج و نازانم گۆڤار و ئالم بابەتانە چویت هەموو شوێنەکان دەستەندەوە وتی وەڵای هینی یەکێتیە تۆ لەسکی دایکتان نازانم بووی یان نەبووی مەلابەختیار بۆ شاخۆ پێشمەرگە بۆ کاکە خۆ وەکو کوردەکە ئاڵێ چاویان دەرەها بەڵام من کە یاداشتەکان ئەخوێنمەوە ئەزانم کە ئەوانەی پێشمەرگە بوون لە شاخا چ زەحمەتێکیان کێشاوە کاکە چک بەدبەختێکیان چەشتووە باش نییە ئەوە ئێمەین ئێستا بیرە من چونکە لەو سەردەمانە هەنێکم بیرە بەڕاستی و لەو تەمەنی پێشمەرگاتیم نەبوو بەڵام هەنێکم بیرە لە ڕاستیە ئێستا ئاوای لێ هاتووە ئەگینا
بڕۆ کۆمەڵێ مێژوو هەیە بیخوێنەرەوە ئینی ئەو سەلامی کێ لە گەرمیانە خەڵکی مەتەی خانەقینە من یادداشتەکانی لەم ڕۆژان تاوام کردووە بۆیان نردبووم لە بەمەوە تا نازانم چێ بچۆ ئەو یادداشتانەی ئەو سەلامە بخوێنەرەوە ئازیانی ئارام ئەحمەد بزانێکە ئەم بەشەرانە چ زەحمەتێکیان کێشاوە کاکە ئەم پێشمەرگانە چ شەو نخونێکیان کێشەوە چۆن ئەم هەموو کوڕە گەنجە لە بندار و بنەبەردا شەهید کراون لە پێناوی لە ڕێگەیەکێتی و نازان چێ بۆ لە پێناوی کورد و ئەم بابەتانەیە من هەمیشە بەڕاستی ڕێزم بۆ ئەمانە هەیە کاکە بەڵام کاکە پاڤڵ و کاکە قوبات ئێوە بۆ یەکێتی زەحمەتان نەکێشەوە کاکیجان تەنهاوەیە کوڕی مام جەلان تەسەر حەزری بە خۆتان ئەیخۆڵتەوە لەمە بەدەر نییە بەڕاستی شەڕەکەشتان بە لاهور شەڕی پارەیە بەخوا لەمە بەدەر نییە تا سەلامی شێخ عەزیز بەڵێ باوەڕکە طبعا بۆیان نردوم دەستیان خۆش بێ سپاسیانەکەم ئەمڕۆ تەواوم کرد ئەو کتێبە وەلو قەبارەکەشی ئەوە هەیە ئەو سەلامی شێخ عەزیزە هەموویم تەواو کرد بەڕاستی من زۆر سپاسی ئەەکەم پیاوێکی شەریفە لێرە باش بناوەکەی بۆ نووسیم کاکە لێرەوە زۆر ڕێز و حرمەتم بۆی هەیە ئەو هەموو زەحمەتەی کێشاوە برینداری ڕۆشن بۆ ئێران فڵان ئەلم بابەتانە هەتاوەکو دوایی هەتاوەکو ئێسا نەدز بوو نەگەندەڵ بوو نەخراپەکاریشی کرد وەکو ئینسانێکی شەریف باش نییە یەک تەمەنی گەنجی خۆی لە پێشمەرگێت داناوە بە شەرافەتمەندی ماوەتەوە ئەمانە هەر هەموو ئەمانە بەڕاستی جێگەی فەخر و شانازین بۆ ئێمە کاکە با یەکێتیش بووبن با فڵان و فیسار بووبن بەڵام مهم ئەوەیە لە دوای ڕاپەڕینەوە ئەمانە ئینسانی شەریف بوون و ئینسانی دز و گەنەخۆر و ئەلەم بابەتانە نەبوون چیە سەلامی شێخ عەزیز ئەناسی دەبڕۆ کتێبەکەی بخوێنەرەوە بزانن چ بەدبەختیەکی چەشتووە ئەم گەنجە کاکە چ زەحمەتێکی کێشاوە ئەم گەنجە کاکە بچۆ بیخوێنەرەوە بۆی تێبگەی بەڕاستی باش نییە من هەمیشە حرمەتم بە ئەو پیاوانە هەیە کە لەو مێژوەیە ئەو هەموو زەحمەت و شەونخوونی و بە پێڕۆیشتن و برسێتی و شەڕ و بێنەوبەریان چەشتووە و سات بە سات دەقە بە دەقا تەمەنی خۆیان کردووە بە قوربانی حرمەتێکی زۆرم بۆ هەر هەمویان هەیە باشە بەڵام ئەوانە نا کە لە دوای ڕاپەرۆ دزیان کردووە بەڕاستی دزی و گەندەڵیان کردو نە ئەوانەی کە پێشمەرگانە ماونێتەوە لە حەقەتە وەکو ئەو سەلامی شێخ عەزیز و فڵان فیسارە باش نییە چونکە شەریفانە ئەمانە ماونێتەوە لە دوای ڕاپەڕینیشەوە ئافرەت باز نەبوون دز و جەردە نەبوون گەندەڵیان نەکرد ئەمانە نەکرد ئەمانە پێشمەرگە ڕاستی نەڕاستی چی ئەڵێ ئێستا کاکە کۆمەڵە سەرسەری لە دژە ترۆر ئەیخوا ئێستا کۆمەڵێ لاتولود ئەیخوا بەس خەریکی خانم بازین باش نییە ئێستا ئەو هاوڵەبجێ ئەیخوا خەڵک ناسوت چوە بۆ یاری ڕسمی ئەویان کردو بەسنگیەوە ڕسمی ناویشیە ئەمەی هەڵەبجە ناویشیە ڕسمی ئەویان لێ خێنناوە باشە کاکە وها رسمي أولاد شيء كذا براسي كارثات عاجزان لبرو من هاي بيسم أقسانا كحقيقة خوش بيسان لو جات كاتان ناقرم حرمتي كي زورم بوها ملايكتان هي تقريبا سي 5 دقيقة يقساكم أما أنا همي حقائقا لبرأوا بهيج جوريك بروان بدادقاو ياساي هريمي كدوسان نية ألف تابت حتى بياني أزاد يعني حق نعتم بتانية بيصلحكم من حق نعتم بتانية هامي دو درسي دادگاه لگورنیه یاسای لگورنیه هیچ تل آلادنیه براسی همه میزاجه کاکیجه کاک پافونجه دروی نفرت خود هم دادگاه کانیشته تیکاک جان لگر رسی کاگالا محمد بو همون لایکتان حرمت بوتانه خوشویسیم بو همون لایکتانه عزیزان آوانه کاملا راسی بن که ویستم پتانبرم دادگاهی کنیم داویش جنگیه بروخه پارتی شتی یادم آسوایی نمی‌نه و امر راستی کسیش اقصى قرآن که جایسه چه کلی که ولا یوریپا لا یشتر جنگی پاره یا وتی و پاره ایاتی و دفاعی دیگه والله لا هو وایل پاول کرد ایسا من دفاع من پاول کرد لا هو وایل قباد دفاع من قباد کرد باباش بیزنید بخاطر توی کشی نیامده به حیاتی بلام اما راستیه که جان راستیه باش نیه ایسا من بسمو با سیمانی بیانی یاشون با هولیر ام گرن مخنا زندانه وهلا خو آرام احمد اما دشي امني قومي ولا خو كون ملف مسازكن كل دشي امني قومي شي كاكا والله من بس من امني قومي باريزم من دشي يوم كدزن كجردن كمافيان كاكا باش نيه والله بافلو لا بيك نجورو يا خباد اما ناظر هلا خو بخسه كدن كل ما تودز قولك ايه هاور كاكا بافل جان تو شت قولك مسؤول بازاني كاكا آرام احمد قرب سنيه خو بقربان والله عملوها من بقرباني تو لە هەمووشی ناخۆشتر کە من زۆر بیرە کە مجاوی خۆم ناومێدەم بەڕاستی بە خۆش مەڵم کاکە تۆ چیت کاکە ئەها لە هەڵی شەرجەنگی ئەچوو هەشوێنێ سەدان کەس ئەوە ماساویان بۆ کرد ئەها ئێستا کەس ناچێ بەلایە کە خۆ منیش بەیانی وام لێ بێ هەروایە ها بەخوا بەیانیشی یا پارتی بمگرێ 6 نەفەرێک پۆستەکەن ئارام ئەحمەد ئەوە لە دوایە 100 بەرابەری و خەڵک جوێنم پێیە باباش بیزان هەر ئەو خەڵکە جوێنم پێیە بە ئارام ئەحمەد
خۆناڵێ وەڵا ئارام ئەحمەد لە هۆڵەندیا 30 ساڵ لە هۆڵەندا ئەژی و بە حیاتی کارەبای نابڕێ کێشەی ئابووری نییە نازانم ئاوی هەیە نانی هەیە کاری هەیە ژیانی هەیە هەموو شتێکی هەیە باش نییە لەسەر ئێمە ئەو شەڕاکە وا ناڵێ کەر بووە سەگ بابەوە ئارام ئەحمەد تۆ عیلاقە چیە کاکە بەسەوە مۆزوعە بڕۆ بە خۆت جیجان دانیشە ئەو باسی کاک مەحموود سەنگاویە کرد ئەوە باسی شێخ جەعفەری داوێن جوانیە کرد بە نمونە کاتە ئەوان پێڵن ها بۆ لاهوری جوان ئەیکوان ئەو تەنها ئەسوورەکە دوای لاهور کەوتە من زەحمە نەبێ ئێوە پیاونین بە شەرەفم بەد پیاونین باش نییە وڵی بەس مەردی لە ئێوە یان نیە بە ناموسم وەکو شێخادێرین ڕۆشن پاڵ پەلاماری یا کاکە لەو دیوەخانەی ئەو شێخادێرینەیە سەدان کە ڕۆژانە بەس خەریکی ڕانەمنیشن هەڵەقلیشان گۆشتیان پەراسییانە خوارد باشە لە ماڵی شێخادێرینە وڵا کە پەلاماریان نا هاتی یەک کە چکەی لێوە نایم بری حیسکە چونە بۆ ماڵەوە وڵا شێخادێرین داما و کرشی بوو بە تەڵەکە و ڕاکرد بۆ بەریتانیا هەر کە دوایی کێشەکەی حل بوو گەڕایەوە ئەم سەدان کەسە ئەوەندە ڕسوا بوون ئەوەندە بێشەخصیت هەمویان چونە بۆ لای شێخادێرین چونە بۆ دیوەخانە و جایسە ئەخۆن و ئەلەوەڕێن ئێسا ئەیلەوە والله من ئەو شێخادێرین نەبوومایە هەموو ئەوانە سەگم پیاوە نەباتنێ بەلامە پیاو کە تەنگانە لەگە خەڵکانە بووانە کەی پیاون کاکە ئەوانە هەر پیاونین بەڕاستی کاکە بەخوا ئەو لاهوری شێخ جەنگیە هەتا 1000 ساڵی کە لاهور قەزاری مناج ئەو نم دیفاع لێ کردووە بەخوا پێغەمبەر بە گۆڕی ئەو حاجی عەلیە ئیسفادەی قڕوشێکم لێ نەکردەوە ئارام ئەحمەد لە ئینسانبوونی خۆم لەوەی ئەزانم کە زوڵمە بەڕاستی کە لێ ئەکرێ باش نییە کەچی سەدان کرد لە پەنا ئەو لاهوری شێخ جەنگیە بوون بە خاڵی چەندین شوقە چەندین باخ موچەی باش پارە سیارەی ئاخر مۆدێل ئێستا هەمووی کلکی پاوڵ تاڵەبانی قوبا تاڵەبانین لە پێناوی پارەیە باشە کاکەجە زۆربەی هەرە زۆری ئەوانەی دەوری لاهوری شێخ جەنگی ئەو لاهورە بە حەیاتی خەڵکی باشی ناناسی باش نییە خەڵکی باشی ناناسی ئیلا بڕێگە لەگەڵ ڕێزمایسە لەوەیە پاوڵ وایە قوباد وایە لاهور وایە مەسوول وایە هەمیشە ئەمانە لەگەڵ ڕێزان بۆ مەجموعەی خەڵکی باش کە تاکۆتایی لەگەڵ لاهورەمانەوە بەڵام زۆربەی هەمووی خەڵکی خوێڕی و هەرچی و پەرچی و درۆزن و ساختەچی و فەوزان بوو بەڕاستی بەس بۆ پارە دوای کەوتبوو کە لاهور لار بووە ڕاکە بۆ لای کاک پاوڵ بۆ خۆتانی شەپاری خۆی گرۆسەر لێ نوێ ئێ بەخوا خێرشیان بۆ پاوڵ قوباد نابێ بە باش بیزانن تا کۆمەڵە بەکرێ گیراونەوە کاکیش بەرحاڵ وازی لێ بێنە کاکە دەردەکەی خدر بێگەڵاسیڵێ وەعزەکە شڕە ئاجزان وەعزەکە شڕە هەمێک وەزعەکە دەیخواتان لەگەڵ بێ ئاجزان ئارام ئەحمەد بەخوا ئەوە قسە زۆرە پێویست ناکە بیکەین دەی گەڕێ دەی سەرچاو بەخێرچ